بەڕێزان و خۆشەویستان، ئێستاش دەچینە خزمەت مامۆستای خۆشەویستمان مامۆستا محەممەد جعفەر بەو پێشکەشکردنی وتارێک لە ژێر ناونیشانی نوری هیدایەت لە ئاڕاستەکردنی نابینایەکی چالاک بۆ قیامەت. با جەنابیان بفەرمێ. سلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای ڕب العالەمین لە هەموو لایەک بیتن. خۆشحاڵم بە دیدارتان، شاد دەبم لە کورتە وتارێک لە خزمەتتان دامە. دیارە جندوبی کوڕی عەبدوڵڵاه رضي الله عنه دەفەرمێ: كنا مع النبي صلى الله عليه وسلم بمكة ونحن فتيان فتعلمنا الإيمان قبل أن نتعلم القرآن ثم تعلمنا القرآن فازددنا به إيمانا. دیارە ابن ماجه رواياتي كده وحديثة جندوبی کوڕی عەبدوڵڵاه رضي الله عنه دەفەرمێ لە خزمەت پێغەمبەر صلى الله عليه وسلم دابووین لە مەککەی پیرۆز و پێش ئەوەی فێری قورئان بین، فێری ئیمان و عەقیدە و ئیسلام بووین، جا ئەوجا دواتر فێری قورئان بووین. بەو قورئانە ئیمان و ئیسلاممان زیاد کرد. خوای رب العالمین دەفەرمێ: وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. ئەگەر بێت و ئاەتی خوای پەروەردگاریان بۆ بخوێندرێتەوە ئیمانیان پێی زیاد دەکاتن و تەوەکولیان لەسەر خوای گەورە دەبێتن. بۆیە بەڕێزان، نابینایانی خۆشەویست ئازیزەکان، چاکترین شت پێی گەورە بی لە دنیا و لە قیامەت فێری ئیسلام و ئیمان و قورئان بین. بەڕاستی جا لەو نمونانەی کەوا هیممەت بەرز و ئینسانی گەورە و عەظیمن تا دنیا مایە ناویان دەهێنرێتەوە باز دەکرێن، باسی نابینایەکتان بۆ دەکەم لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دیارە لای هەمومان ناسرا و ئاشکرایە. عەبدوڵڵای کوڕی ئوم مەکتوم، ئیبن ئوم مەکتوم، عەبدوڵڵاه رضي الله عنه دیارە کوڕە خاڵی خەدیجە رضي الله عنها خێزانی پێغەمبەری صلی الله عليه وسلم. بابی ناوی قەیسە، داکشی ناوی عاتیکەی کچی عەبدوڵڵایە، لە نۆیەم پشتی دەگاتەوە پێغەمبەری صلی الله عليه وسلم. ئیبن مەکتوم لە سەرەتاکانی ئیسلام بووە بە موسڵمان، زۆر هۆگری قورئان بوو و زۆر هۆگری ئیسلام بوو. بەردەوام دەچۆ خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو: یا رسول الله علمني مما علمك ربك. ئەو قورئانەم فێرکەوەی کە خوای گەورە فێری کردی. جا نمونەیەک هەیە، پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ لەگەر گەورە پیاوانی قوڕەیش لە مەککە دانیشت، نمونەی عوتبە و عوتەیبەی کوڕی ڕەبیعە و عەمری کوڕی هیشام، ئەبوو جەهل، ئومەیەی کوڕی خەلەف و وەلیدی کوڕی مغیرەی، گەورە سەرکردە و گەورە پیاوانی موشریک بوون لە مەککەی. لەگەڵیان دانیشت و بانجی ئیسلامیان بۆ بکە و باسی ئیسلامیان بۆ بکە بۆ ئیسلامی پێگەورە ببیتن. لەو کاتەدا عەبدوڵڵاه دەچێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم و داوایەوەی لێ دەکا کە فێری قورئانی بکە و لەو قورئانەی بۆی دابەزیە پێی بڵێتن. پێغەمبەر صلی الله عليه وسلمیش لەبەر ئەوەی کە بە کافرەکانەوە خەریک بوو، پێی وابوو عەبدوڵڵاه رضي الله عنها ئیخۆمانە و دواتر دەتوانی فێری کە ئێستا چاکتر وایە بە سەرکردەکانەوە مەشغول بیتن. جا ئەوجا عەبدوڵڵاه بە دڵشکاوی دەڕواتن و دەگەڕێتەوە ماڵێ. هێشتا لە مەجلیسەکەی هەڵناستی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای رب العالمین جبریلی لە بۆ دەنێریتن عليه السلام و سوورەی عەبەسەدا دەبەزێنی 16 ئاەتی باسی ئیبن مەکتوم دەکاتن. عەبەسە وتەوەلە ئەن جاءه الأعمى، ڕووی گرش کرد و وەری جێڕا کاتێککە نابیناکە هات بۆ لای. لە سەرووی 7 طەبەقەی عاسمان خوای رب العالمین عیتاب لە خۆشەویستترین مەخلوقی خۆی دەگریتن لەسەر نابینایەک. و پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر هیچ کەسێکی دیکە عیتابی لێ نەگیرا ئیلا لەسەر ئیبن مەکتومی نەبیتن. جا ئەوجا هەموو جارێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیبن مەکتومی دەبینی دەیفەرموو: مەرحەبا بمن عاتبني فيه ربي، مەرحەبا لەو کەسەی کە خوای گەورە عیتابی لەسەر ئەو لێگرتم. ئیبن مەکتوم هیجرەت دەکا لەگەڵ موسعەبی کوڕی عومەیر لە بۆ مەدینەی.
یەکەم کەسە دەگاتە ناو شاری مەکەی لەگەر مصعبی کوڕی عومەیر رضی الله عنهما ئالەوێن دەردینی ئیسلام و قورئان بە ناو شاری مەدینەدا بڵاو دەکاتەوە پاش ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دێتە مەدینە ابن مەکتوم دەکاتە بانگبێژی خۆی لەگەڵ بیلالی حەبەشی رضی الله عنهما هەردووکیان بانگبێژی پێغەمبەرن صلی الله عليه وسلم بەیانیان خەڵک بەدەنجی مەکتوم نوێژەکانیان دەست پێ کردیان و هەروەها مەکتوم یەکێکە لەو کەسانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیانی خۆیدا چەند جارێک کردی تێوالی مەدینەی کە هێشتا خۆی لە ژیاندا مەبوو هێشتا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیاندا بوو کە ئەوە بۆ هیچ کەسێک نییە جێنشینی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم مەگەر خۆی دیاری کاتن ابن مەکتومی دیاری کرد یەکیان لەوانە لە فەتحی مەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر مەدینەی دانا پێشنوێژی لۆ خەڵک دەکرد وتاری بۆ خەڵک دەدا کێشە و گرفتی خەڵکی چارەسەر دەکرد ئەو هەموو چاوساغە هەبوو ئەو هەموو سەحابەیە هەبوو ئەو هەموو خەڵکە هەبوو ابن مەکتومی دادەنا بزانە ئیسلام نابینا و کەم ئەندامی چەند گەورە و عەظیم دەکاتن لە ئیسلامدا بە هیچ زۆرێک بە هیچ شێوازێک حسابیەوە ناکرێت کەم ئەندامە و پەککەوتەیە و بێدەسەڵاتە و تەنها حسابی دینەکە و تەقوایەکەی بۆ دەکرێتن إن أكرمكم عند الله أتقاكم جاء آيتي نوتو بينزي سوري نساء كاتي دابسي زيد كري ثابت كيشك لكاتبي وحي لخزمت بيغمبر بو صلى الله عليه وسلم دا فرمي أروان دمزاني بيغمبر صلى الله عليه وسلم سو حالة تايبتك يخوي كوحي بو دادا بزي دا فرمي تسوكي بسر تسوكم دادا أوان دا قرز بو خليق بو تسوكم لبن سوكي داشكات كوحي دادا بزيتن تا أوزا بيغمبر صلى الله عليه وسلم فرمي يا زيد اكتب بنوسا فرموتي بنوسم لا يستوي القاعدون من المؤمنين والمجاهدون خواهي قد فرمي لباش شري بدر فرموي اواني دانيشتنو تيكوشانيان نكر لإيمان داران هارگيز هاوشوي اوانانين كتيكوشانيان كر ابن مكتوم لو مجلس دانيشتو فرمي يا رسول الله اي ايما تشيمكن وكونا بنا چونا توانين جهاد بكين چونا توانين تيكوشان بكين خويا منا بنا ناتوانين جاء أوزا ديسان پیغمبر صلى الله عليه وسلم تسونا وحالتي وحي خواهي قورة جبريل ناردوا زيد دفرمي خواهي قورة أو كلمة يشيبو زياد لا يستوي القاعدون من المؤمنين غير أولي الضرر تنها وانا نبي كضرر ينبقى زيان مندن يعني بكوتن نابنان أوانا وكو مجاهدان حساب نغير زياد شان نكرد بيتن كبرسترين بلي ذروة السنامية لوتكي إسلاما خواهيقر أو فضل دايتنا بنا جابوه بزانن خوتان بكم مزانن خوتان ببرز بزانن همتان برز بيتن قد قصي خلق با تأثير تالينكا توانتو تيرو تاني خلق لمجلسك لهرزيك أوانا باورد برز كاتن أوانا باوات لينكات وكونا بنايك دەستەوەستان بی غەمبار بی تووشی گۆشە گیری و حاڵەتی دەرونی بی خوای گەورە ڕێزی لە تونایە ئیتر خەڵک چۆن دەتوانی شتێشکە لە برام بکە ابن مەکتوم لە سەردەمی ئیمامی عومەر رضی الله عنه لەگەڵ سعدی کوڕی ئەبی وەقاس و موسڵمانان چوو بۆ فەتحی فارس بەشداری لە جەنگی قادسیەی کرد کە گوتیان باشە تۆ نابینای ناتوانی چۆن دەی بۆ جیهاد فرمووی لە ناوەندی سەفی موسڵمانانم ڕابگرن ئاڵای ئیسلامم بدەنە دەست ئەمن نابینام هیچ کاتێک ناتوانم هەڵبێم و ڕابکەم ئاڵاکەم بەدەستەوە دەمینێتن لە ناوەندی سەفی موسڵمانان و تەکبیرە و ئەڵڵاهو ئەکبەر و هاتوچوو ڕاکردنی موسڵمانان و شەڕ و جەنگ و جیهادی ابن مەکتوم وەکو ستونێک لەوێن دەرێت سەقی بۆ هەتا شەهید بوو ئاخری پلەی شەهادەتی بەدەستێنا ئەوەیە بەرزی نابینا ئەوەیە بەرزی ئینسانی ئیماندار بەڵام بە مەرزێک ئیمانی لەگەڵدا بیتن ئاخر قسەم با لەسەرتان درێژ نەکەمەوە پێم خۆشە باسی دوو کەسایەتی دیکەتان بۆ بکەم یەکیان لەوانە ئەعمەش سلێمان الأعمش دیارە شەیخی حەمزە بن زەیاتە حەمزە بن حەبیب الزەیاتە
شەیخی ویە قوڕائە قاریئی قورئانە حەفت قیرائەکەی یەکێک لەو کەسانە ئەعمەشە کەسێکی نابینایە ساڵی 61 کۆچی لەدایک بووە فارسە خەڵکی دەماوەندە هاتووە لە کوفە دانیشتیە محەدیثە هەموو مزانایانی سەردەمی خۆی دەڵێن کەسی لەوە حەدیث زانتر و کەسی لەوە محەدیثتری تێدا نەبووە طەبەقەی چارەمە لە تابعین ئەو ئەعمەشە و عەقیدە زانێکە زانایەکی زۆر بەرز و عەزیمە لەگەڵەوەش کە نابینا بوو ابن سیدەی ئەندەلوسی ناوی عەلی کوڕی ئیسماعیلە بە خۆی و بە بابی نابینا بوون لە ساڵی 400 کۆچی لەدایک بووە لە ئەندەلوس لە 458 کۆچی دوایی کردیە ابن سیدە کتێبێکی هەیە بە ناوی المخصص في العربي مخصصة قاموسێکە 30 مجلدە نووسیتی وهروها المحكم والمحيط الأعظم هيتي وهروها العالم في العربية هي دلين 100 مجلدة دلين 100 مجلدة وبفلك دستي بيكدي وبثرش كوتايني همو باسي لغة دكاتن براستي كسيكي زور عظيم وزور قورب وابن سيد الأندلسي كبراسي هرچندی باسییان بکەم هەرچەندی لێ ئەنەوە بدوێم بەرزی ئەو کەسانە تەواو ناوی بەڵام نامەوێت کاتەکەتان زیاتر لێ درێژکەمەوە ئومێدەوارم وەکو نابینایە کە خۆشم نابینم هەمیشە ورەمان بەرز بی هیممەتمان بەرز بی ئەو حاڵەتانە وامان لێ نەکاتن ئەو قسانێ لەناو خەڵک جێمان لێ دەبی جاری وا هەیە خەڵکێک هەیە نازانی خەڵکێک هەیە تێنەگەیشتیە باگەردەنیان ئازاکەین بەڵام خۆراگر بین لە بەرامبەر قسەکانیان ئینشاءالله يا ربي إخوائي رب العالمين أو مجلس ما بكي مجلسي خير وبركات يا ربي إخوائي وما اللي بكي بو مجلس لقلب بيغمبر صلى الله عليه وسلم دابين بدستي مباركي آوي كوسر بخوينه لخزمتشي دابين لفردوس الأعلى آمين آمين يا رب العالمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته